هاوڕێنێژام کاتتان باش تێگەیشتن لە کۆمەڵی مرۆڤ و لە خودی خۆمان هاوکارمان دەبێ لە داڕشتنی پلاندا بۆ بەختەوەری و بۆ پێشکەوتن هەروەک تێگەیشتن خۆی مرۆڤ ئارام دەکاتەوە و کامەرانی دەکات. من کۆمەڵی مرۆڤ و هەموو چالاکێشیم دابەش کردۆ بەسەر 4 ڕەهەندەوە. لە ڕەهەندێکیاندا باسی دامەزراوە دەکەم. مەبەستم هەموو کۆبوونەوەیەکی مرۆڤە، جا خێزان بێ، خێڵ بێ، پەرلەمان بێ، یان هەر کۆبوونەوەیەکی دیکە کە مرۆڤ لە خۆی بگرێت. لە ڕەهەندی دوودا چالاکی کۆمەڵم دەستنیشان کردووە کە دیارە زۆربەی ئەو چالاکیانە لە دامەزراوەدا دەبن. لە ڕەهەندی سێدا هەموو ئەو ئایدیا واتە بیر و بۆچوون و ڕێخستنم لە ڕەهەندی سێدا هەموو ئەو ئایدیانم دەستنیشان کردووە کە ئەمڕۆ لە کاردان. ئەمڕۆ هەموو چالاکیێکی مرۆڤیان دەستنیشان کردووە. دیارە چالاکی مرۆڤ لە هەموو خاڵێک لە مێژوودا بە کۆمەڵێک ئایدیا بەڕێوە دەچێ. ئەو ئایدیانە کە ڕەنگە مێژوویەکی دوور و درێژیان هەبێت. لە ڕەهەندی 4دا چالاکی هزرم دەستنیشان کردووە. چالاکی هزر هەموو ئەو توێژینەوە و دیبەیت و بۆچوونانەیە کە بەردەوام لە کۆمەڵدا پیادە دەکرێ. من ڕێبوار فەتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبم کەناڵە بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن، لایکی بکەن، لینکەکەی شێر بکەن. ئەمانە هەموو هاوکارم دەبن لە بەردەوام بووندا. ئێستا لە چەند سلایدێکدا ناوەرۆک دەدەم بە ڕەهەندەکانم. بۆ ئاسانکاری ڕەهەندی 1 و 2 کە دامەزراوە و چالاکی کۆمەڵە لێک دەدەم، چونکە زۆر سەختە بتوانین چالاکی کۆمەڵ بەبێ دامەزراوە باس بکەین. هەموو چالاکیێکی کۆمەڵ لە دامەزراوەیەکدایە. من لێرەدا دامەزراوە و چالاکی کۆمەڵایەتیم لێک داوە، چونکە گەر دامەزراوە لە چالاکی کۆمەڵایەتی جودا بکەینەوە کەمێک ئاڵۆز دەبێت. هەموو چالاکیێکی کۆمەڵایەتی لە دامەزراوەیەکدا یان لە گردبوونەوەیەکدا دەکرێت. مەرج نییە ئەو گردبوونەوەیە درێژخایەن بێت، دەکرێت کەمخایەن بێت. بۆ نمونە گردبوونەوەی کۆمەڵێک خەڵک لە چایخانەیەکدا ئەوە گردبوونەوەیەکی کۆمەڵایەتیە، بەڵام تەمەنێکی درێژی نییە. هەرچی گردبوونەوەی دەستەیەک لە خەڵکە لە خێزاندا ئەوە گردبوونەوەیەکی درێژخایەنە. بەم بۆچوونەی من هەموو چالاکیێکی کۆمەڵایەتی لە دامەزراوەیەکدا دەکرێت. دامەزراوە و چالاکی کۆمەڵایەتیم کردو بە 7 یەکەوە. یەکێک لەو یەکانە خودی مرۆڤ خۆیەتی. ئەو پرسیاری کە لێرەدا دێتە پێشەوە، بۆچی خودم یا تاکی کۆمەڵایەتیم لە هەموو یەکەکانی دیکە جیا کردوێتەوە؟ لای من خود بایەخێکی گەورەی هەیە، چونکە دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری لە کۆمەڵدا هەبێ، لە مێژوودا هەبێ. هەروەک کۆمەڵ پێویستە بایەخێکی زیاد بە خود بدات. ئەمە وای لێ کردووم کە خود جیا بکەمەوە. یەکەیەکی دیکە خێزان بنە ماڵە خێڵ. هەموو گردبوونەوەیەک یا هەموو دامەزراوەیەکی کۆمەڵایەتی کە لەسەر بنەمای خوێن پشت تا دوایی دامەزرا بێت. هەڵبەت ئەمە یەکەیەکی زۆر گرنگی کۆمەڵایەتیە، بە تایبەتیش لە کۆمەڵێکی کۆڵێکتیڤە، لە کۆمەڵێکدا کە بە کۆمەڵ بژین گەلێک گرنگە، کە کۆمەڵی کوردەواریشێکە لەوانە. ئینتەلەجەنسیە وەکو یەکێک بەکاری دێنم بۆ هەموو چالاکی ڕۆشنبیری کە دەکرێت لە یەکەی جیاوازدا کۆ ببنەوە. بۆ نمونە یەکێتی نووسەران، یەکێتی ئەدیبان، کۆمەڵی هونەر، گردبوونەوەی ڕۆشنبیران، تا دوایی ئەمانە هەموو بەشێکن لە ئینتەلەجەنسیا. ئینتەلەجەنسیا بەشدارە لە دیبەیتی کۆمەڵایەتیدا. دیارە ئەو کەسەی کە بەشدارە لەو جۆرە دیبەیتەدا زۆرتر ڕۆشنبیرێکی کۆمەڵایەتیە. ڕۆشنبیری کۆمەڵایەتی ڕۆڵی گەورەی لە مێژوودا هەیە. بۆ نمونە فەیلسوفی سکۆتلەندی دەیڤد هیوم دەتوانین بە ڕۆشنبیرێکی کۆمەڵایەتی لە قەڵەم بدەین. کۆمەڵی مەدەنی یەکەیەکی دیکەیە کە هەموو ئەو گردبوونەوە و دامەزراوانەیە لە دەرەوەی دەوڵەتن، بەڵام تا ڕادەیەکی زۆر پاڵپشتی دەوڵەتن یا کاری دەوڵەت دەکەن. بۆ نمونە ڕێکخراوی شێڵتر
یان ئەمنستی ئینتەرناشناڵ ئەمانە هەموو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنین کە هاوکاری ئێمە دەبن لە تێگەیشتنێکی باشتر لە بوارێک لە بوارەکانی ژیاندا هەروەها ڕێچارەشیان پێیە بۆ گرفتانەی کە لەو بوارەدا دێتە پێشەوە میدیا دیارە ماس میدیا و تۆڕی کۆمەڵایەتیش دەگرێتەوە من لێرەدا ماس میدیا و تۆڕی کۆمەڵایەتی ملێک جودا کردوتەوە ڕۆڵی جیاوازیانەیە بەڵام بە هەردووشیان ڕۆڵی گەورەیان هەیە لەوەی کە دەتوانن دیبەیتی کۆمەڵایەتی دابڕێژن فێرگە مەبەستم لە هەموو جێیەکە یا لە هەموو ڕێکخرا و گردبوونەوە و دامەزراوەیەکە کە بەشداری دەکات لە پێگەیاندنی خودی کۆمەڵدا قوتابخانە دەگرێتەوە زانکۆ دەگرێتەوە قوتابخانەی پیشەیی دەگرێتەوە زانکۆی پیشەیی دەگرێتەوە تا دوایی دەوڵەت یەکەیەکی کۆمەڵایەتیە کە وەها دەناسرێ کە لە سێ یەکەی دیکە پێکهات بێ ئەوانیش دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە دەسەڵاتی قانوندانان کە پەرلەمانە دەسەڵاتی دادوەری کە پەیوەندی هەیە بە جێبەجێکردنی قانونەوە بەم جۆرەی من دابەشم کردووە ئەمە بۆ کۆمەڵێکی کراوە ڕاستە وشەی کراوە بەکاردەهێنم لە بری دیموکراتی و هەموو ئەوانی دیکە چونکە بەڕاستی ئەو وشانە تا ڕادێکی زۆر سواون جیاوازی لە نێوان کۆمەڵی کراوە و کۆمەڵی داخراوە چییە؟ لە کۆمەڵێکی کراوە بۆ نمونە بەریتانیا ئەو یەکانەی کە ئێستا وەکو بەشێک لە دامەزراوە و چالاکی کۆمەڵ پیشانم داوە هەمویان ئازادی خۆیان هەیە ئازادیە بە بەرپرسیارەتیەوە هەرێمی کوردستان سیر بکەیت کۆمەڵێکی داخراوە داخراوێکی لە چیدایە لەوایە کە حیزب هەم خاوەنی دەوڵەتە هەم خاوەنی فێرگەیە هەم خاوەنی تۆڕی کۆمەڵایەتی ومی ماس میدیایە هەم خاوەنی کۆمەڵی مەدەنیە خاوەنی ڕۆشنبیرەکانە هەتاکو دەسەخاتە ناو بەڕێوەبردننی خێزان و تاکە کەسیشەوە ئەمە کۆمەڵێکی داخراوە کە دەستێشی حکومڕان جاهر چۆنێکات بێتە سەر حکوم دەیەوێت هەموو فەنکشنێکی کۆمەڵ داگیر بکات و خۆی ڕێی بۆ دابنێت ئەمە کۆمەڵی داخراوە بۆ نمونە لە کوردستاندا زۆربەی ڕۆشنبیرەکان کڕاون کۆمەڵی مەدەنی سەر بە حیزب و کەسی دەستڕۆشتووە میدیا سەر بە حیزبە زانکۆ و فێرگەکان زۆربەی سەر بە حیزبەکانە لە بەریتانیا زانکۆ بە هیچ جۆرێک پەیوەندی بە حکوومەتەوە نییە ڕەنگە دەوڵەت هەندێک ئاسانکاری بۆ بکات بەڵام حیزب و حکوومەت پەیوەندی بە زانکۆوە نییە لە کۆمەڵێکی داخراودا هەموو ئەو یەکانی لە ناو دامەزراوە و چالاکی کۆمەڵایەتیدا دەیبینین لایەنێک دەستی بەسەراگرتو و لایەنێک دەیەوێت ئاڕاستی بکات دامەزراوە و چالاکی کۆمەڵایەتی بێڕۆح دەبێت ئەگەر ئایدیایەک نەچێتە گیانیەوە ئایدیا لە کاردا کە من وام پێوتووە هەموو ئەو ئایدیانن کە ئەمڕۆ لە کۆمەڵدا بەرقەرارن بۆ نمونە ئەگەر لە ڕێکخراوێک بڕوانیت ئەو ڕێکخراوە بۆیە بۆ بە ڕێکخراوێک چونکە ئایدیایەکی لە پشتەوەیە چونکە ئەو کەسانەی کە لەو ڕێکخراوەدان وەکو یەک بیر دەکەنەوە ئەمە بۆ کۆمپانیایەکی ئابووریش ڕاستە بۆ حیزبێکی کۆمەڵایەتیش ڕاستە بۆ دەسەڵاتی دادوەریش ڕاستە دەسەڵاتی دادوەری بە کۆمەڵێک قانون و ڕێسا و ڕێبەر بەڕێوە دەچێ من هەموو ئەمانەم ناوە ئایدیایە کە لە کاردایە ئایدیایە کە ئەمڕۆ لە کاردایە ئێستا هەوڵ دەدەم ناوەڕۆکی زۆرتر پێ بدەم هەموو ئەو ئایدیانەی کە ڕۆحی هەموو دامەزراوەکانی کۆمەڵ و چالاکی کۆمەڵایەتین من بە حەوت یەکە دەستنیشانم کردوون نەرید یەکێکیانە نەرید هەموو ئەو بیر و بۆچوونەیە هەموو ئەو ڕەوتار و گوتارەیە کە کۆمەڵێک لە خاڵێکی مێژوودا باوەڕی پێیەتی و پیادەی دەکات گەر سەیری کۆمەڵی کوردەواری بکەین دەبینین کە لەسەر کۆمەڵێک بنەمای نەرید دامەزراوە کە لە هەموو لایەنێکی ژیاندا ڕەنگی داوەتەوە مۆراڵ و ئەثیک زۆر لە یەکەوە نزیکن من بەم جۆرە بەکارم هێناوە مۆراڵی تاکە کەسە ئەثیکی دامەزراوەیەکە ڕێکخراوێکە حیزبێکە دەستگایەکە تا دوایی
لەو باوەڕەمەوە کە خود ڕۆڵێکی کاریگەری لە کۆمەڵدا هەیە و پێویستە بایەخێکی گرنگی پێ بدرێت مۆراڵم لێرا پێبەخشیوە. هەموو کەسێک مۆراڵێکی هەیە لە ژیاندا کە ڕەوتار و گوتاری دەستنیشان دەکات. بۆ نمونە بەشێک لە مۆراڵی کەسێک ڕەنگە ئەوە بێت کە ئازاری گیانداران نەدات، مۆراڵی کەسێکی دیکە ڕەنگە بە جۆرێکی دیکە بێت. پێویستە ئەوەش بڵێم کە مۆراڵ و ئەثیک و ئاین و سیاسەت لەگەڵ نەریت ڕەنگە لێکەوە نزیک بن، بەڵام مۆراڵ مرج نییە لەسەر بنەمای ئایندا مەزرا بێت، دەکرێت هەندێک لە ئیلیمێنتی ئاینی تێدا بێت. ئەثیک وەگوتم ئەثیکی ڕێکخراوێکە کە ڕێکخراوێک دادەمەزرێت کۆمەڵێک ئەثیک یا مۆراڵێک ئەگەر بمانەوێت بۆ خۆی دادەمەزرێنێ، بۆ خۆی دادەڕێژێ کە ڕێکخراوەکە پێڕەوی دەکات. بۆ نمونە یەکێک لە بنەماکانی ئەثیکی ڕێکخراوێک ئەوە بێ کە درۆ لەگەڵ کارمەندەکانیان نەکات، کە کارمەندەکانی بەڕەوا مامەڵە بکات، کە هەرچی باش بێ بۆ کارمەندەکانی بیکات، قازانجی کۆمپانیەکە لەگەڵ کارمەندەکانیە ناوکۆ بکات تا دوایی. ئەوە ئەثیکە. ئاین دیارازانین چییە؟ ئاین باوەڕێکە، لای ئێمە زۆرتر باوەڕێکە بە کردگارێک کە ڕێوشوێنێکی تایبەتی بۆ داناوین ئێمە پێڕەوی دەکەین. وەک گوتم ئاین و مۆراڵ دەکرێت لە یەکەوە نزیک بن. یەکەیەکی دیکە سیاسەتە. هەڵبەت سیاسەت لە ڕۆژگاری ئەمڕۆدا گەلێک ئاڵۆزە، من ناچمە وردەکاریکەیەوە، بەڵام با هەندێک ڕەهەندی سیاسەت سیر بکەین. ڕەهەندێک ئەوەیە سیاسەت لەسەر ئایدۆلۆژی دامەزراوە. بۆ نمونە سیاسەتی حکوومەتی باسی عێراق یا باسی سووریا لەسەر ئایدۆلۆژیەشی تەسکی دەمارگیری نەتەوەیی دامەزرا بوو کە وەک دیمان بەشێک لەو سیاسەتە ئەوە بوو کە نەتەوەکانی دیکە لەناو بڕێت، بۆ نمونە لەوانە کورد و تورکمان. ئەوە سیاسەتێک کە لەسەر ئایدۆلۆژی دامەزراوە. سیاسەت هەیە لەسەر ئاین دامەزراوە، بۆ نمونە ڕژێمی ئێران یا ڕژێمی پاکستان، ڕژێمی سەعودی. بە سیاسەت لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە ئەوروپا زۆرتر سیاسەتی حیزبێکە یا سیاسەتی گرتبوونەوەیەکی سیاسیە کە دەیانەوێ کۆمەڵ بە جۆرێک بەڕێوەبرن. ئەو بەڕێوەبردنیان لە سیاسەتیانە داڕشتووە. خەڵکی دەنگ بەو سیاسەتت دەدات لە هەڵبژاردندا. لە کۆمەڵی کوردەواریدا سیاسەت زۆرتر عەقڵی خێڵە. خەڵکی بۆیە دەنگدەیا بە حیزبێکی سیاسی چونکە خۆی بە ئەندامی ئەو خێڵە دەناسێت، خۆی تێدا دەبینێتەوە. بڕوا ناکەم لە هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا هیچ حیزبێکی سیاسی سیاسەتی خۆی داڕشت بێ، خۆگەر داشتی ڕشت بێت، بڕوا ناکەم هیچ هاوڵاتیەک لەسەر ئەو سیاسەتە دەنگی بۆ حیزبەدا بێ. من لێرەدا دوو جۆر قانونم لێک جیا کردوتەوە: قانونی نێودەوڵەتی، قانونی لۆکەڵ. هەتاکو دنیا بچووکتر بێتەوە، هاتوچۆ و کۆمیونیکیشن زیاد بکات، قانونی نێودەوڵەتی بایەخی زیاتر دەبێت. کە من لە وڵاتێکەوە دەچم بۆ وڵاتێکی دیکە، ئەو پاسپۆرتەی پێمە بە قانونی نێودەوڵەتی ڕێکخراوە کە ئێمە بۆ پێشەوە دەچین و ژیانمان لێک نزیک دەبێتەوە، سنوورەکان کاڵ دەبنەوە، قانونی نێودەوڵەتی بەهای زیاتری دەبێت. ئەوەشمان بیر نەچێت کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا یەکەیەکی وەکو یەکێتی ئەوروپا هەمویان پێکەوە بە قانون ڕێکخراون. قانونی لۆکەڵیش کاروباری ناوخۆ ڕێک دەخات کە ئەم قانونانە بڕێی دادگاکان بەڕێوە دەچن. ڕەهەندی چوارەم کە دەستنیشانی دەکەم چالاکی هزرە. لە کۆمەڵدا وەک باسم کرد کۆمەڵێک ئایدیا هەن کە ئەو ئایدیانە ڕۆحی چالاکی و دامەزراوەکانی کۆمەڵن. هەڵبەت هەروانە نین، گەروابێ کۆمەڵ بۆ پێشەوە ناچێت، بەڵکو گرتبوونەوەی دیکەش هەیە کە کاریان پێشخستنی هزرە. ئەمانە هەموو کاریگەر دەبن لەسەر ئەو ئایدیایی ئەمڕۆ ڕۆحی چالاکی کۆمەڵ و دامەزراوەکانی کۆمەڵە. ئەم چالاکی هزرەشم بە 7 یەکە دەستنیشان کردووە. ئەمانە ئەو یەکانن کە دەبنە هۆکاری پێشخستنی کۆمەڵ، وەکو دەیبینین تەندروستی، زانست و ماتماتیک، تەکنەلۆژی، ئەدەب لەگەڵ شیعر، زمان، هونەر، فەلسەفە. ئەمانە ئەو 7 یەکەیەن کە من دەستنیشانم کردوون، هزرێکن بەردەوام خۆیان نوێ دەکەنەوە، دەبنە گۆڕانکاری گەورە لە کۆمەڵدا و لە چالاکیەکانی کۆمەڵدا. بۆ نمونە ئەگەر سەیری یەکەی تەندروستی بکەین،
ڕاستە لایەنێکی زۆری تەندروستی لەسەر زانست و تەکنۆلۆژی ڕاوەستاوە، بەڵام خۆشی وەکو یەکەیەک لایەنی دیکەی هەیە. ئەو پێشکەوتنە لە تەندروستیدا دەبێتە گۆڕانکاری مەزن بۆ ئێمە لە تێگەیشتنی خۆمان و لە تێگەیشتنی کۆمەڵدا. هەروەک ئەو پێشکەوتنانە ڕامان دەگۆڕن لەسەر زۆر دیاردا کە ڕەنگە سەردەمێک بێت یەک زۆر باوەڕمان هەبوو بێت. بۆ نمونە لەوانە لەباربردنی مناڵ ئێستا تێگەیشتنێکی باشترمان هەیە کە پێشتر زۆرتر دیبەیتێکی فەلسەفی بوو، ئێستا بۆ بە دیبەیتێکی زانستی. یەکەیەکی دیکە زانست و ماتماتیکم لە زانست جیا کردوتەوە لەبەرەوەی کە ماتماتیک زۆرتر دابڕاوە ئابستراکتە، باسی ئابستراکت تێدەکات کە ڕەنگە هاوکاری زانست بێ بەڵام لە زانست جیاوازە. هەموو ئەو پێشخستنانەی هەموو ئەو دیبەیت و گفتوگۆ و تاوتوێی دەکرێت لە بواری زانست و ماتماتیکە دەبنە پێشخستنی کۆمەڵ، دەبنە هۆکاری پێشخستنی کۆمەڵ. هەندێک لەمانە دەبنە هۆی پێشکەوتنی تەکنۆلۆژی، ئەو تەکنۆلۆژی کە ئێستا ئێمە بەکاری دەهێنین و ژیانی کۆمەڵی ئەمڕۆی مرۆڤی گۆڕیوە لە میوتوی بەشۆک کە من ئەمڕۆ بەکاری دێنم بەرهەمی پێشکەوتنە لە زانست و تەکنۆلۆژیدا. ئەدەب و شێعر ڕۆڵێکی گەورەیان هەیە لە ژیانی کۆمەڵی ئەمڕۆدا. هەتاکو تەکنۆلۆژی و زانست و تەندروستی پێش بکەوێت ئێمە زۆرتر پێویستمان بە ئەدەب و شێعرە، وەکو بڵی ئەمانە خۆراکی گیانن. ڕاستیەکەی شێعر ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە. دڵنیانیم ئایا شێعر ئەدەبە یا شێعر هونەرە، لە هەردوو لاداجەی دەبێتەوە. زمان بایەکی تایبەتی هەیە لە ژیانی کۆمەڵایەتی ئەمڕۆدا. لە سەدەی 20ەوە مرۆڤ دەرکی کرد بەوەی کە زمان پێویستە بایەخی پێ بدرێت، لەوێەوە فەلسەفەی زمان برەوی پێدرا. زمان تەنیا ئامرازێکی ئاخاوتن نییە، بۆ جۆرەی کە ئێمە زمان وەکو ئامرازێکی ئاڵوگۆڕی هزر بەکاردێنین دووەمینە، ئەوەی یەکەمینە. زمان یەکەکانی زمان سنووری تێگەیشتنی ئێمە دیاری دەکات بۆ بوون. هەموو ئەو وشانەی کە ئێمە دەیزانین، هەموو ئەو پەیوەندیانەی کە لە نێوان وشەکاننا ئێمە دەیزانین، ئەوە تێگەیشتنی ئێمەیە لە دەوروبەر، ئەوەی کە دەتوانین تێی بگەین، ئەوەیە کە دەتوانین دای بڕێژین. ئەلبەت من لێرەدا شێعر و ئەدەب و هونەر و فەلسەفەم جیا کردوتەوە. ئەوەی ئێمە دەتوانین بەڕوونی تێی بگەین ئەوەیە کە دەتوانین بینووسین، ئەوەیە کە دەتوانین بیڵین. بەڵام ئەوەی کە دەتوانین بیڵین سنووری ئێمە دیاری دەکات، سنووری هزر و تێگەیشتنی ئێمە دیاری دەکات لە بوون. ئەم بابەتێشی گەلێک ئاڵۆزە، هیوادارم جارێک بتوانم تاوتوێ بکەم. هونەر وەکو ئەدەب و شێعر ئەو لایەنەیە لە ژیان یا لە بوون کە ئێمە تێی ناگەین، ناتوانین بە زمانی ئاسایی گوزارشی لێ بکەین، لەبەرەوە بە زمانێکی دیکە دەینووسین یا گوزارشی لێ دەکەین. ئەو زمانە زمانی ئەدەبە، زمانی شێعرە، زمانی هونەرە. تابلۆیەک گوزارشە لە بەشێک لە بوون، کەسێک هونەرمەندێک دایڕشتووە. دەتوانین بڵین ئەو تابلۆیە دیدی هونەرمەندێکە بۆ دیاردەیەشی ژیان، بەڵام ئەو دیدە نانووسرێ بە زمان، بۆیە بە هونەر گوزارشی لێکراوە. ئەمە لایەنێکی زۆر گرنگی ژیانە کە ناکرێ فەرامۆش بکرێت. هەتاکو ژیانمان ئاڵۆز بێت و زانست و تەکنۆلۆژی بۆ پێشەوە بچن، هونەر بایەخی زۆرتر دەبێ، شێعر بایەخی زۆرتر دەبێ، ئەدەب بایەخی زۆرتر دەبێ. فەلسەفە لە مێژوودا ڕۆڵی گۆڕاوە. خۆگەر بگەڕێینەوە بۆ سەردەمی یۆنان، دەتوانین بڵین فەلسەفە هاندەری زۆربەی زانستەکان بووە، یان فەلسەفە دایکی زۆربەی زانستەکان بووە. هاوکاری زۆریانی کردووە کە بکەونە سەر پێی خۆیان. لە ڕۆژگاری ئەمڕۆدا فەلسەفە ڕۆڵێکی جیاوازی هەیە. فەلسەفە لە هەموو بوارێکی ژیاندا دەبینینەوە، جا هونەر بووە یا زانست و تەکنۆلۆژی یان زمان. هەروەها فەلسەفە زۆر جار پێشڕۆوە لە هەندێک دەرک دەدات کە هێشتا زانست و تەکنۆلۆژی یان دیسیپلینەکانی دیکە عەقلیان پێنەشکاوە لە دەرکی بدەن. ئەوەش ئەو دەرکە ئاوەڵا دەکات بۆ ئەوەی کە زانست و تەکنۆلۆژی تێبڕژێ. ئێستا لە 2 سلایددا هەموو بابەتەکەم کۆ دەکەمەوە. من کۆمەڵ و چالاکی کۆمەڵایەتیم لە 4 ڕەهەندا کۆ کردەوە.
ئەوانیش دامەزراوەی کۆمەڵایەتی چالاکی کۆمەڵایەتی ئایدیایە کە ئەمڕۆ لە کاردایە، ئایدیایە کە هێشتا هزرە و لە گفتوگۆدایە، لە پێشخستندایە. هەڵبەت ئەو ئایدیایی کە لە پێشخستندایە کەم کەم پێش دەکەوێ و لە زۆر لایەنەوە تەنگ بەو ئایدیایە هەڵدەچنێ کە لە کاردایە، ئەویش دەبێت بە هۆکاری گۆڕانکاری چالاکی کۆمەڵایەتی و دامەزراوە کۆمەڵایەتیەکان. لەم سلایدەدا سەیری هەموو فەنکشنەکانی کۆمەڵ دەکەین، ئەوانەی کە دامەزراوە و چالاکی کۆمەڵایەتین، ئەوانەی کە ئایدیایەکەن لە کاردان، ئەوانش کە هزرێکن لە پێشخستندا. وەکو دەیبینین بۆ هەموو ڕەهەندێک لەم ڕەهەندانی کۆمەڵ من 7 یەکەم دەستنیشان کردووە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەر فەتاح.